دوای وەرگرتنی وتەی گەواهی دەرەکان لە دادگا و خستنە ڕۆی ئەو بەڵگانەی بەلایەن شەڕ کاکجەبار پارێزەری کاکای باس خستی ڕوو دادگا گەیشتە ئەو کۆناغەی کە بانکردنی دکتۆر فەرهاد بۆ سەرۆکی سەرکردنی ئەوە بۆ ئەمڕۆ ئەو هاتوونەکانی ئەمەش من و هاوبەشان ئەو پرسیارانەی کە هەڵهاوردوو لە ڕێگەی دادگا دادگا گەیشتە قەناعەتی پرۆفایلی هەردوو راسی وەربگرێتەوە لە سنتەری مایکرۆلۆژی و ڕەوانەی تاقیکەیەکی حکومی بکات بەڵگەی تاوانەکانی هەیە و دادبینیەکە دواخرا بۆ سیویەکی دا ئومێدەوارین تا ئەو کاتە ئێمە بتوانین ئەو پشکنیانی کە هەیە یاخود ئەو بەراوردانەی کە هەیە بکرێ و دادبینی داهاتوو بڕیاری لەسەر بە قەناعەتی من دەڵێم مریەم مستحیلە مریەم هاوناز بێ مریەم هاوناز نییە بۆچی وای لێکراوە منیش وەکو جەنابەت نازانم بەڵام من لە دوی بەڵگە یاسایەکان دەڕۆم و ئێمە لە داهاتووشدا ڕەنگە ئێمە داوای قەرەبۆش بکەن بۆ مریەم هەر کەسێک مەسئولێتی یاسایی بکەوێتە سەرشان هەر کەسێک ناڵێن ڕەنگە دکتۆر فەرهاد نەبێ ڕەنگە سەیتە هەر کەسێک بێ پێویستە ئەم قەرەبۆی مریەم بکرێتەوە مریەم دوو جار ون بکرێ لە ژیانی خۆی 28 سال لەو قەلەغێ ژیام کە هاتم کەیسەکەم یەکلایی بێ کە هاتم یەکلایی بوو دیسانەوە بووم بە قەلەغی و بووم ئەمە لە هیچ شوێنی لە دنیا و کێشە نییە دڵنیا بە لە هیچ شوێنی لە دنیا نییە ئەم هەموو ئەمروو دکتۆر فەرهاد بەرز ئەو پەرڕێز و احترامان هەبوو بەرامبەر دکتۆر فەرهاد پرسیارمان هەبوو مامەکان هاوناز هاتەبوون پارێزەران پرسیارمان هەبوو کابرا هەر وەلامی نەبوو بە کەیسەکە ئێمە کاکە من ڕسمەکانە منالی خۆم لەگەڵ هاوناز نشان ئەدام دەڵێم ئەم دوو تەمەنە جیاوازە دەڵێ من علاقەم بە ڕاست نییە بەس بوو تۆ لە فەیسبوک و شوێنەکانی ئیتر سنتەرە مایکرۆجین بەلاو دەکەی ڕسمە من و کاکە ڕێباز دەنیێری بەرای هاوناز لەکن یەک دەڵێ ئەوە ئەینەن